ئێمە ساڵانە و عەرزانە دەکەین بەگەنم بەڵام دەبێت تۆ بڕی ڕۆعبە دۆلمێک و بۆ دۆلمێکی حەرزی بەجێ بێڵی یان نێکی بەگەنم بە شتڵ دەیچێنی لە دەی پێنج هەر کاتێکی گەنمەکە دروایەوە ئەو گەنمە دروایەوە ئەو بڕی ئەو شتڵانە لە شوێنی خۆی هەڵدەقەنیەوە دووبارە لە جێی گەنمەکەی بەدەست دەیچێنی لە دەی شەش بۆ 15 دەست دەکەی بە چاندنی دوای چاندنەکەی مانگی دە دەست دەکرێت بە درێنەی لێرە بە عوکمی ئاوی سەر و چاوەی هەرزەکانی مە جوتیارەکان عەرزیان کەمە هەر جوتیارێک 4 بۆ 6 بۆ 8 دۆلم زەوی بەراوی هەیە لە 150 دۆلمی بۆ 250 دۆلمی بڕی ئاوی سەر و چاوەی تێی نابێت لە 150 بۆ 250 دۆلم برنج زیاتر تێی نابێ ئاوەکە بەشی ناکە ئەو ساڵ بەرهەمەکە زۆر باشە هەموو دۆلمێک تەنێک و 200 بۆ تەن و 500 کیلۆ چەڵتوک بەرهەمی هەیە شوێنەکەی وەکو برنج دەبێت ئەو شوێنە و عەرزە تەخت بێ دەبێت عەرزەکە تەخت بێ ئێرە هەمووی شوێنەکان گونجاون بۆ برنجی بەڵام برنج یعنی ئاوەکە ئاوی سەر و چاوەی ساڵ بۆ ساڵە لە کورتێدا بەهۆی وشکە ساڵیەوە ئێستا ئەگە بەرهەمان کەمە 250 دۆلم کراوە سەبەبەکەی ئاوە دەنا 1000 دۆلم برنج دەکرا ئێستا ئەلەو بیتوێنێ هەتا 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ ئەوە پێویستێ نەخواتەوە ئەو برنجە نابێ بدرێتەوە دەنەوەشی دەشکێت بەڵێ دەبێت بۆ 15 ڕۆژان ئاوی پاییزێ بخواتەوە فێنک بێ بانیان نەگە هاتی خوناوە لەسەر بێ برنجی ئێستا ڕەواجەکەی ئێستایی ئێرە زۆرمان تاقی کردوونەوە پڵەسوورە بازیانە عنبەرە ئەوانە هەر سێکیان دەکەون هەڵاشی زۆرە باڵای بەرزە دەکەوێت خەرا دەبێت بەڵام ئەو برنجە سەدریا لەگەڵ تەعالوفەکەی بە تایبەتی ئەو سەدریە دووەم تەعالوفەکە دەرەجەیەکیان هێناوە ناکەوێ باڵای زۆر بەرز نییە بەروبوومیشی زۆرە خواستی زۆر لەسەرێ ئێستا ئەمن ئەگەر 10 تەن چەڵتوکم هەبێ بەس وشک بێتەوە بە 4 ڕۆژان هەر هەمووی دەفرۆشم کیلۆی چاڵتوک 2000 بۆ 2500 خەڵکە لە هەموو شوێنانەوە دێ لە هەولێرێ دێ لە سلێمانیە دێ ئێستا من بەدەیان تەلەفۆنم بۆ هاتووە لە سلێمانیەوە بەدەیان تەلەفۆنم بۆ هاتووە لە هەولێرەوە مان بکڕە برنجەکان سوپاس بەخوای لەو برنجەی چاکتر نییە دەرەجەیەکی هێناوە لە کوردستان و لە بیتوێنش ئەو ساڵ سوپاس بەخوای زۆر باش